وەنەی ساڵی یادی کۆچی بەڕێز مامی گەورەمان سەرە خۆشی لە خۆمان و بنەماڵەکەیکەین و لە پێشمەرگە و هەموو یەکێتە دڵسۆزەکان. مامی گەورە بەڕاستی خەواتی زۆری هەبوو. مام جەلال پیاوەکی زۆر مەزن و بەڕێز بوو، بەس بۆ یەکێتی نەبوو، بۆ هەموو گەلی عێراق بوو، بۆ کورد و بۆ عەرەب و بۆ کردان و بۆ ئاشور، بە تایبەتی بۆ هەر چین و توێژەکانی لەناو کوردستانی ژەژین نەگەو ئەو فەرق و جیازەی نەبوو. مام جەلال پیاوەکی بەڕێز و سەربەرز بوو، بێمنەت بوو لە هەموو لایەنێک، چونکە لەبەر ئەوەی پیاوەشی زۆر مەزن بوو ڕێزی لە هەموو چین و توێژە گەگرت. سەرکردێکی هاتوو بوو، سەرکردێکی کو مام جەلالەتەیە پێیان ناویتەوە کو مام جەلال بەداخە و پەژارەوەشی زۆرەوە. بەڕاستی مام جەلالێ تر نابێتەوە بە لە تەمەنی کورد و لە تەمەنی هەموو جیهاندا سەرکردێکی کاریزمای وەکو مام جەلال بۆ ڕێزگرتن لە ڕوحی مام. ئێمە هاتوین ئەلێرانە وەفای خۆمان بابەن بوونمان بە ڕێبازە پیرۆزەکەی دەرببڕینەوە تاکو ماوین لەسەر ڕێبازە پیرۆزەکەی مام جەلال بێت. لە ساڵیادی مامی گەورەمان، مامی کوردان، مامی هەموو جیهان، مامی ئاشی و ئاوادانی و تەبایی پێکەوە ژیان سڵاوی و ڕێز ئەنێرم بۆ گۆڕیش خوا لێ خۆش بوو بۆ سەرجەم شەیدانی کوردستان کە مام ڕاستە لە لامان نییە، بەڵام ڕێبازەکەی لە لامانە، بەڵام بیردۆز و فەلسەفەکانی لە لامانە کە هەمیشە شوێن پێی ئەو دەکەوین کە دەبینی ئەم سەرکەوتنە گەورانی بەدوا دەبین. ئەوە مەسەلە تەبایی و بیردۆز و فەلسەفەکانی مامی گەورەیە. دیارە ئێمە ئەمڕۆ ساڵێک تێپەڕەوێ بەسەر دوایی هەواڵی خۆشەویست و پێشمەرگەی شاخ و شار و سەرۆکوماری هەموو عێراق هاتوین بۆ سەردانی مامی گەورە بۆ دووبارەکردنەوەی بۆ توپاتکردنەوەی بەڵێن ڕێز و وەفابوو بەردەوامبوون لەسەر ڕێبازەکەی. ئەمڕۆ لە ساڵیادی ڕابەری کورد هەواڵ مام جەلال هەزاران ڕەحمەت لە گۆڕی بێ. ئێمە هاتووینە سەر مەزاری مام، هەمومان پەیمان تازاکەینەوە بۆ مام، هەمومان لەسەر ڕێبازەکەی مامە بین تا ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستان نەچێتەوە وەک یەکێتیەکەی نیشتیمانی کوردستان هەمومان لەسەر ڕێگای بەڕێز مام جەلالە بین. وەکو زیندانێکی سیاسی هاتووم وەفاداری خۆم دووپات بکەمەوە بۆ ڕێبازەکەی مامی گەورەمان وەکو لەوە پێشتر وەفادار بووین. هیوادارم ئەوانەی کە لە دوای ئەویشەوە کە هەڵگری ڕێبازەکەین بتوانن بیگەنە ئەنجام. لە مەراسیمی ساڵیادی سەرکردەی کوردایەتی جەنابی مام جەلال من وەکو پێشمەرگەیەکی دێرین بە پێویستم زانی کە لە ڕانیەوە بین بە سەکڵۆکی بەڕێز مام جەلال وەکو وەفایەک کە ڕێبازەکەی بەرنادەن هەمیشە لەو ڕێبازە بەرنادەنی سوپاسان دەکەین. یەکەم ساڵیادی ماڵئاوایی سەرۆک مام جەلال سەرخۆشی خۆم ئاراستەی گشت یەکێتیەکان و لایەنگرانی یەکێتی و گەلی کورد دەکەم. ڕۆڵی مام جەلال بەڕەحمەت لە بۆ پاڵپشتیکردنی ژنان ڕۆڵێکی زۆر گرنگ بوو. مام جەلال ئەو هێز و توانایی بەژن بەخشی کە لە هەموو شوێنێک جێگە و پێگەی پێبەخشی متمانەی پێدا وای کرد کە ژن پشت بە خۆ بەستی و بێتە ناو بواری سیاست، بێتە ناوباری بڕیاردان. مام جەلال بوو کە هانی ژنانیدا کە لە هەموو شوێنێک حزبی یەکێتی نیشتیمانی کوردستان تاکە حیزبەکەوە زۆر ڕێزی لە ژن ناو پێگەی ژنی دیاری کرد و ئەمەش لە ژێر سایە مام جەلال بوو. مام جەلال کە ئەو کەسە بوو کە چەتر و سایە بوو بۆ هەموو چین و توێژەکان، بۆ هەردوو ڕەگەز، بۆ هەموو نەتەوەکانی ناو گەلی عێراق و کوردستان بەگشتی. بەڕاستی ئەمڕۆ ڕۆژی مێژووی گەلێک مەزنە بە تایبەتی لەناو گەلەکەی ئێمە بە تایبەتی لەناو کادری دۆست و ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەمڕۆ کابینی ساڵێک تێپەڕ ئەبێ بەسەر یادی ئەو کەڵە پیاوە مەزنەی کە هەڵکەوتوی ناوچەکە و بە تایبەتی هەر چوار پارچەی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بوو جەنابی مام جەلال لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا کە کۆچی دوایی کرد ماتەمینێکی گەورە ئەبەستین کە بە بۆنەی ساڵی کۆچی دوای جەنابی بەڕێز مام جەلال، بەڵام دڵنیای ئەکەینەوە لە گۆڕەکەیەوە قوتابخانەیەکی گەورە بوو بکە مام جەلال ڕابەرایەتی کرد. ئەو قوتابخانە درێژە پێدەری خەباتەکەیە بیت و ڕۆژ لە دوای ڕۆژ سەرکەوتنەکانی بەردەوامە بی. ئێمەش هەمومان بە خۆمان بە خوێندکار و قوتابی مامدا ئەنین بۆیە هەرمومان بە ئەوی لە توانامانداوی درێژە پێدەری خەباتەکەیە بین